اتقال باريس مالك فرانسيس شارازي رجلاتان نافاراس الباجار الصيدا اللبناني اتقال ما ضابطهم دي بحسكين باريس مالك قالك سباس كوهين اتقال مدانا بوچی اسرائیل اهات وی دمی دا افیر شکر ما بس دوید چه و پیامکت گهین تکه هر وقت دیارە کە چارەنووسی زۆرینەیان لە مەترسیدا لە ڕاستیدا ئەو هێرشانەی ئیسرائیل لە دژی کۆماری ئیسلامی ئێران مەترسێکی زۆر گەورە لە تەواوی ناوچەکە دروست دەکات. ویوا خواز ئەمریکا تێوە نەگلێت نەبێتە بەشێک لە جەنگێک لە دژی کۆماری ئیسلامی ئێران، چونکە هەروەک دەزانن جەنگ هەیە لە چەندین شوێن دیکە لە غەزا لە فەڵەستین خەڵکی فەڵەستین لەژێر نەهامەتیدان کەس قسەیەک ناکات هەروەک ئەوەی خەڵکی فەڵەستینمان منداڵانی فەڵەستینمان لە یاد کردووە کە لە برسا دەمرن و دەوڵەتی داگیرکەر ئیسرائیل هەوڵ دەدات گەلی فەڵەستینی پاکتاو بکات جینۆساید بکات. ئەو شەڕی لەگەڵ ئێران هەیە شەڕێکی جددیە وەک شەڕێک نییە وەک ئەوەی لەگەڵ حزب الله ڕوویدا لە لوبنان. لە لوبنان تەواوی و باشووری لوبنان لەلایەن ئیسرائیلەوە وێران کرا. ئەگەر حزب الله جاری بووە بجوڵێتەوە بۆ یارمەتیدانی ئێران کێشەی زۆر گەورە بۆ گەلی لوبنان دروست دەبێت. ئەو کات هیوا خوازی وڵاتانی عەرەبی بە دیاریکراوی کەنداوی عەرەبی شانشینی سعودیان ئەوان پەیوەندیەکی باشیان لەگەڵ سەرۆک ترامپ سەرۆکی ئەمریکا هەیە. سەرۆکی ئەمریکا بەڵێنیدا لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردندا کە سەرۆکێکی ئاشتی خواز دەبێت، بەڵام هەروەک دیارە بیرڕای ئەو ئاشتی نییە لەگەڵ ئاشتیدا نییە. ئێرانیەکان لەگەڵ نێردەکەی ویتکۆف کۆبوونەتەوە ڕێڕەوی دانوستانەکان باش بوو، بەڵام ئێستا ئێران وا دیارە لە دانوستان دەکشێتەوە و بڕیار بوو دوانیوەڕۆی ڕۆژی یەکشەمە کۆبوونەوە بکرێت، بەڵام ئێستا مەترسیەکی گەورە لەسەر ناوچەکە هەیە. ئیران تەمامی دەکشە چونکی ئەو ڕێکەفتن ئەمە توبژی تەمامی جارێن و کە هاتیان ڕاوەستاندن چارنەویسەوەیە دیار نینە. بەس الڤێری ئەس بەحسە هەندێ بکەم ڕێکەفتنەکە پشپەردەیت نێو بەرە ئیسرائیل و ئەمریکا دەهەبیە وسا گلوپا کەسێک ژالیە ئەمریکای ڤە بۆ ئیسرائیل هاتیە کرن بەرامبەردا تایبەتیژی ئەمریکا دێ چ پێشکەش ئیسرائیل بکەل ناوچەیە مەبەستانە هێرشەکە وسا چونکی بەرژەوەندیەوەدا بەریە بەرژەوەندیە ئیسرائیلێ. بەڵێ سەرۆک ترامپ ئاگادار دەیزانی ئیسرائیل دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران بردومان دەکات. نەتەنیاهو لەگەڵ سەرۆک ترامپ ڕۆژی دووشەممەی ڕابردوو بە تەلەفۆن قسەی کرد. ترامپ گوتی سوپرایزی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت بینیمە. ئەمڕۆ وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕوبیۆ گوتی یارمەتی ئیسرائیل دەدەیت لە دژی کۆماری ئیسلامی ئێران و کۆشکی سپیش هەمان لێدوانی هەبوو. بۆیە جدیەتی ئەمریکا و لێدوانی ئەمریکا یاخود تێوەگلانی لە شەڕێک لە دژی ئێران ئەگەر بێتە ناو جەنگێکەوە جەنگێکی گەورە ڕوودەدات. رووسیاش لە ئۆکرانیا ئێستا خەریکی شەڕە، بەڵام سەرۆک پوتن ڕێگەی بۆوە نەداوە ئەگەر باس لە رووسیا و چین و هاوپەیمانانی ئێران بکرێت بێن یارمەتی ئێران بدەن و ئەمریکاش لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی دیکە بەشدار بێت. ئەمە دەبێتە سەرەتای جەنگی سێیەمی جیهانی. ئێمە لە دژی جەنگی هیواخوازین سەرۆکی ئەمریکا ترامپ بەجددیەوە کار بکات بەڕژدیەوە کار بکات یارمەتی بابەتی ئاشتی بدات ئاشتی بەرقەرار بکات کار بۆ ئاشتی بکات نەک جەنگ بەسە با جەنگ کۆتایی بێت. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشتی دەوێت زۆرینەی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشتیان دەوێت. ئێستا هەمومان دەترسین لە جەنگێکی ئەتۆمی نێوان ئیسرائیل و ئێران. باشە دێ شەڕی ئەتۆمی ئەگەر ڕاست بێت ایران هێزەکە مازن هەیە موشکên بالستی gelekil berdestîne vê carê yani İsraîlê jî got 10,000 موشکên بالستی xerêk bû hat bana çêkirin ji bo ku
بنجهن وانا هاد بنا ارمانش كرن يانجي بجهن امريكا هاد بنا ارمانش كرن دي برسفا كهوصا تنش آلية طهران وهابت البران بر اسرائيل. نعم للأسف هناك احتمال أن تبدأ حرب نووية لأن إيران ليست قوية كإسرائيل. بهزنية شامشان إسرائيل بيت إما دزانين إسرائيل وات أمريكا أجر أمريكا نبيت إسرائيل ناتوانت حماس لناوبات غزة ويرام كات لبنان ويرام كات وياخد هيرش كات سر سوريا إيران لا تجي هل لا بشر لا تجي أمريكا وإسرائيل خسرت والحرب لم ينتهي خلال أيام. جنگك كوتاينا لما ويتسان روجك وشكس بيهن چونك اگری هي ایران سکی اتمی بکار بینت هی واخوازن او کار نکات چونك او گماروی لسر ایران او لسر گلانی ناوچک و مترسيكي كهيا همو ما تيدا براوة دبي إيران ستخسر وكل الشعوب إيران نتمنى شكس دهنت همو ناوچک شكس دهنت هی واخوازن داوا لخدا دكين تسكي اتومي بكارنين يعني اف اگرت تو بحثتكي چندش ساده نه کو ایران بریاره که هو صابدت نزیک دیدت یا جدی و چندش ساده بو کارانی نا چکت گران یعنی وقتی اتم اگر دستوانا دا بنو که اونجی دستوانا پیرا گشت بود إيران تهدد دائما إيران هرشدك همش هرشدك تسكيتو مكانها يعني لديها فوق 60% من اليورانيوم المتخصص يورانيوم بيتندراوي سرو صدا شسطة الطاقة الذرية العالمية اجانس نيغوتو زي اتوم وجداري داوا دكري ايران سكي اتومي هبه بلام كذا منازانت كم كذا مدونيانيا بوي هو فوازين او تسكا بكار نهندري سكي اتوم بكار نهندري چونكا زنگي كي ويران كرده بيت بو همو گلاني ناوچا امش هرش گوركيا باشه نكشري دست بكريا اسرائيل هرش كرينه دم دهاتی دا ام دبینین هف پیمانی بین پیک اینان چل دجی ایرانه چل دجی اسرائیله اتناوا نافچه داما بستا من یعنی جی همه شر دی کنترول کری بت نفبره هر دو ولاتا هر دو آلیا اسرائیلی ایرانی كما تعلم بأن كما تكلمنا روسيا مشغولة بأوكرانيا روسيا خريكة والآن إيران هي كيتيم في المنطقة لا أحد يساند وأن إسرائيل بيان بنيرد بيان بهم أولاتاني ناوتك دنيرد كهر دولة تحاول أن تقف بوجه إسرائيل روبروي إسرائيل بواسطة وإيراني إسرائيل أو هي زي هي نتنياهو تاوان باري زنقة كاس ناتوانت روبروي بواسطة وتنانت سروك ترامب ليرت منذ أسبوعين كان دو هفته لمبر سروك ترامب موظفين أمريكان فرمانبرانی امریکایی دور دخستو لپوستکی که کاریان بو اسرائیل لکرد المصلحة الأمريكية ولا تجي برجوندي امريكا بلام لا بيوديكي تلفوني دا لروجي شما هموش تقورا الله بالصهيوني في واشنطن لوبي زايوني لواشنطن هر وقت دزان زور بهذا كاس ناتوانت روبروي لوبي زايوني وستو لوبي زايوني ديويد النووية داخل إيران ويزجيل اتومي ايران إن إيران تقنيته لناوي باتون كإسرائيل دليد إيران ما ترسل سر أسايش إسرائيل از وگر موا بریا 5 سالان و بطیبتیجی بحثا آرمانچ کرنا قاسم سلیمانی بکم جالیه امریکای و حتی چرا دشوی دمی و حتی نو که او ایرانه نماه اوه بری هزای هبیه چل لبنانه به چل سوریه چل حتی نافخو و العراقی جی حتی چرا ده جدازدانا قاسم سلیمانی شوی دمی حتی نو که کاریگریت خراب سر ایرانی هبینه و حتی ده صلاة بخوجی بس من ریبراتیا ایرانی يعني الذي تغير هو أن أوي كقرآن كريم بسردات إيران وازي بس برداري هرشكام والله هم شهر الشيء كده استهيت من نبيني كاتب إسرائيل حزب الله لناوبرت أرسلت إيران أسهم نارية نستعملها في الأعياد ولم أجريني نات كإما لا دجم بكاردين يا متدر نبو إسرائيل والله يا متدر نبو حزب الله لكاتك ده سطح بنزاي هيزي خويا دزدا إما قلاني روشباتنا وراسنا من شهر شدكن بلا ناتوان بوشوية ولا مدينو تنا ناتوان برقري لخمان وقلان ممكن هو خوازين
إيران برگری لگلی خوی بکات برگری لآسایشی خوی بکات برگری لدوستانی خوی بکات بلام ئەو کاری نەکردووە نەیتوانیوە ئێران حزب الله لەدەستدا لە لوبنان سووریای لەدەستدا بە هەمان شێوە حوسیەکانیش لە یەمەن تا ڕادەیەک حەجی شعبی لە عێراق لە بڕوایەدانیم یارمەتی ئێران بدات لە شەڕێکی دژی ئیسرائیل و ئەمریکا هیوا خوازی جەنگ لە ماوەی چەند ڕۆژێک ڕاوەستێت نەچێتە چەند هەفتەیەک بەردەوام بێت چونکە ئەگەر چەند هەفتەیەک بەردەوام بێت تەواوی ناوچەکە تێوە دەگرێت تەواوی ناوچەکە دەگرێتەوە بەداخەوە باشە ئەگەر ئەس بەحسێ وەکی وڵات و دانپێدانە جیهانێ وڵاتێکی یانجی دەولەتەکە وەکی ئیسرائیل بکەین پێشێوەیە نینە لێ ئەبخۆژی وەکە دەولەت تایبەتیژی نوکە مامەڵەیە ئەتناڤە شەڕیدا بەرامبەری وڵاتێکی مازنێ وەکی ئیران ئەتناڤە ڕۆژهەڵاتە ناوەڕاستداتی کاریگەریە نوێن حتى بەرامبەری ئەمریکایژی گەلێکت مازنن ئەمریکا بخۆژی نەشیا هێرشەکە ئەوسا ئەنجام دێت ئیسرائیل چاوەشیا و ئیسرائیلشیانên هەندێ هەنە بەردەوامیە بدتە شەڕی يعني الآلية الغزة الشرعية بردوام البرامبري حماسك وحتى نكاجي نجاشنا ركفتني دماء كي بو أجر بسته نكاش شرعي إيراني جدا سبيكرية يا نعم بله لأن أمريكا بله. هي أمريكا التي تحارب أمريكا الشر كذا إسرائيل بناي أمريكا والشر كذا وكشتي قال كاني ديتا روشالاتي ناوراست في قطر من كي أمريكي هي لقطر لأنه تركي ولاطاني عربي أو تركي هي بو يارمتي إسرائيل ده برام هي خوازي نبيتا بشك سباي أمريكا نبيتا بشك بو يارمتي ديال إسرائيل سيكون لها أمريكا أعداء كثر ومن هێرشێکی زۆر گەورە دەکات المصالح الأمريكية زۆرترین بەرژەوەندی لەدەست دەدات لە وڵاتانی عەربی و کەنداودا وهیواخوازی سوپای ئەمریکا بەشداری نەکات دەستوەردان نەکات بەڵام لەو بڕوایەداین سەرۆک وەزیرانی زایۆنی ئیسرائیلی بنیامین نەتەنیاهۆ بە شێوەیەک کار دەکات بۆ ئەوەی سەرۆک ترەمپ ناچار بکات بێتە ئەو جەنگا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و لە دژی کۆماری ئیسلامی ئێران هەروەک لە لوبنان ئەو کارێک کرد لە ساڵی 1980 کاتێک شارۆن هێرشی کرد درێگن هەوڵیدا سووریا لوبنان لە ناو ببات بەڵام دەرکەوت کە شارۆ ئەو کارەی کردەوە نەک حزب الله و مقاومەی فەڵەستینی ڕێگرنی هێنا ناو شەڕەکە بۆ نمونە ئەو سیخوڕی مۆساد دەیکرد دەیانگوت ئەحمەدی نەژاد سیخوڕێکی ئیسرائیلی بووە لەگەڵ 20 ڕێکخراوی دیکە زۆر و کارانەیان دەکرد ئەو تۆمەتبارانە ئەو تۆمەتانە ئاراستە دەکران ئێستا لە ئێران تایفەیەکی گەورەی جوو هەیە دەگوترێت سیخوڕێکی زۆر لە ئێران هەیە کار بۆ ئیسرائیل دەکەن گەلێک سوپاس بەڕێز مالک فرانسیس شارەزای ڕۆژهەڵاتە ناوەڕاست و سایدا لبنانێ با اینکە ڕاستاخوین گەلمەدا بوون سوپاس بووە